تەنیا بە چەند ڕۆژێک کارنەکردنی ژینگە پارێزان زبڵ و خاشاک و بۆنی ناخۆش سیمای شاری سۆرانی ناشرین کردووە. ماوەی هەفتەیەکە ژینگە پارێزانی پاپا گروپ لە دژی پێنەدانی مافەداراییەکانیان بایکۆتی فڕێدانی زبڵ و خاشاچیان کردووە. ئەوان مافخوراوترین چینی کۆمەڵگان و موچەیەکی کەمیان پێدەدرێ کە لە ئاست سەختی ئەرکەکەیاندا نییە، کەچی زۆرجار چەند مانگێکیش دوا دەکەوێت. ئێستا ژینگە پارێزانی سۆران ماوەی 6 مانگە موچەیان پێنەدراوە. لە پێنجشەمەوە بۆ چەندەمین جارە ئەم حاڵەتە دووبارە ئەبێتەوە. کارمەندانی شارەوانی بایکۆتی دەوامیان کردووە لەبەرەوەی موچەکانیان پێنادرێ. ڕێز نەماندبوونیان بگیرێت. ئەو پیسبوونی ژینگەیە لە سۆران کاریگەری خراپی لەسەر تەندروستی مرۆڤ بێت و هیوادارین ئیدارەی سۆران کە بەرەو پێشوە بووەتە ئیدارەی سەربەخۆ کار لەم بوارەی بکات و سیمای شارەکە بە جوانی بهێڵێتەوە لە ڕێگای پاکڕاگرتنی ژینگە. بەسە یعنی بێزارکردنی خەڵک، وەڕستکردنی خەڵک، وەڕزی عەمەلەی، یعنی ڕاستی ئەگەر ئەو ئیشەی پێ ناکرێ، یعنی باوەڕێ کاکە موچەم پێ نادرێ، ئیشم پێ ناکرێ، هەر کەسێک زبری خۆی فڕە. لە ماوەی چەند مانگی ڕابردوو ئەمە بۆ جاری سێمە کارمەندانی ژینگە پارێز بایکۆتی کارکردن دەکەن و 3 هەفتەش بەر لە ئێستا لە بەردەم قایمقامیەتی قەزای سۆران گرتبوونەوە و داوای پێدانی موچەکانیان کرد، کەچی گرفتەکەیان چارەسەر نەکراوە. ئەوە 6 مانگە معاش وەرنەگرتیام، وعزەکەن زۆر شەپڕێ بووە. ئەوە هەموو کرێچینە، هەموو ساعب مندارن، 6 مانگە معاش وەرنەگیرا. ئەوە مەسرەفە شیری منداریە. ئەمە ئەوە 6 مانگە ئیشەکەین معاشی نادەنەمە. یەکەم عەمەلە فەقیرە، دەست کورتە، نیتی، کرێچیە، وەزعین زۆر نەخۆشە، پارێمە نادەتەمە. سەبارەت بە بایکۆتی ژینگە پارێزانی شارەوانی سۆران دەڵێ ماوەیەکە نەمانتوانیوە سولفەی کۆمپانیا بدەین، بۆیە ژینگە پارێزان مانیان گرتووە لە کارکردن. دەشڵێت لە هەوڵداین کە لە ماوەیەکی کەمدا چارەسەری ئەو گرفتە بکەین. وڵی فترەیە کە نەمانتوانیوە سلفەی کۆمپانیای بدەین، بۆتە هۆکار کرێکارەکان ئامادەنی نێئیش بکەن. تقریبا نزیکەی 5 سلفەیان تاخیر بووە، گرێبەستیان کە نوێ کراوە، تۆزێکی ڕۆستینیاتی ئیداری و ئەوەی تێدا هەتا موافقەی وزارە مالیەمان وەرگرت، بەس ئەو عەمەلیە خلاص بووە، یعنی ڕەزامەندی مالیە وەرگیرایە. ئیشەڵا بە زووترین کات دەتوانین چارەسەری ئەو کێشەیەش بکەین. ڕۆژانە لە سنووری ئیدارەی سۆران لە ڕێگەی 1280 کرێکار و 300 ئۆتۆمبیلی بارهەڵگری کۆمپانیاوە نزیکەی 700 تۆن زبڵ و خاشاک کۆ دەکرایەوە. ماوەی 10 ساڵە کۆمپانیای پاپا گروپ ئەرچی بەڵێندەراتی کۆکردنەوەی زبڵ و خاشاکی سنووری ئیدارەی سۆران و قەزای کۆیەی لە ئەستۆیە. لە بەرامبەر کارەکانیاندا حکوومەت مانگانە بڕی 1 ملیار و 380 ملیۆن دیناری پێدەدان. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.